سرتا من ئاسی دووەم هێنا لەسەر هەرێمی کوردستان زۆر دەستخۆشیەکەم لە مامۆساکانم، مامۆستا هاودەم، مامۆستا ئەسیل، هەروەها مدیری مەکتەبەکەم مامۆستا سوهەیلە، هەروەها دەستخۆشیەکەم لە مامۆستا شیلان و ژیان کە زۆر یارمەتی منیاندا کە کەسێک بم لەو پێشبڕکەیە زۆر پێشبڕکێکی خۆش بوو. من زۆر سوودم بینی، من کەسێکم کە زۆر حەزم لە کتێب خوێندنە، زۆر سوود ئەبین لە کتێب خوێندن، هەروەها 25 کتێبمان تەڵخیص کرد کەمە چونکە وڵات عەرەبیەکان 50 کتێبیان تەڵخیص کرد، بەڵام هەر بۆ ئێمە باش چونکە ئێمە ئەو کەسانین کە زمانمان عەرەبی نییە، بەڵام پێم خۆش بوو کە جەوێکی خۆشمانە بە وڵاتی ئیمارات ئێمە کەسێک بووین یەکەم ساڵە بەشداری بکەین یعنی لەسەر ئاستی کوردستان، هەروەها ئاڵای کوردستان ناو ئاڵە عەرەبیەکان زۆر جوان دیار بوو. حەزەکەم وەک ریسالەیەک بنێرم بۆ هەموو کوڕەکان و کچەکان کە هاوتەمەنی منن کە حەزیان هەیە بخوێنن، حەزیان نەبێ بخوێنن، بەڵام حەزەکەم مەسیجەکەم بنێرم بە زمانی عەرەبی چونکە پێشبڕکێکە بە زمانی عەرەبیە. اقرأ فأنت من أمتي اقرأ واملأ وقتك واهتف للعلم بأعلى صوتك، اقرأ واستفد من قراءتك ففي الغد ستشرق حياتك، اقرأ ولا تمل من قراءتك فإنما في الكتب أملك ونجاتك. دستان خوش بێ. بە پاڵپشتی و هاوکاری بەڕێز جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئاڵان حەمە سەعید ئێمە ڕاستپاردین کە بەشدار بکەین لەو پێشبڕکێیە لە وڵاتی ئیمارات کە ساڵی حەوتەمینە ئەنجام دەدرێت و ئەوە یەکەم جارە هەرێمی کوردستان بەشدار دەکرد لەو پێشبڕکێ وەکو جالیە کە ئێمە زمانی خۆمان دایک زمانی خۆمانی شیرین کوردیە، بەڵام زمانی عەرەبی زمانی دووەمە. واتە ئەو منداڵانە کە 345 منداڵ لەسەر ئاستی هەرێم بەشدار بوون، ئەتوانیان 29 قوتابی قوناغەکانی تێپەڕن و لەو 29 هەڵسانگاندن بۆیان کرا 10 قوتابی هاتن دەستنیشانکردن بوو هەڵسانگاندنی کۆتایی کە لەلایەنی لژنێکی لە ئیمارات هاتە ئەنجامدان. لەوێ ئەم سێ قوتابیە حەنین و ئەزیتا و سارا هاتە دەستنیشانکردن وەکو یەکەم و دووەم و سیەمی کوردستان و لەوێ میدالیەی زێڕین پەخشین بە خاتۆ حەنین. ئێمە توانی بەو سێ قوتابیە بەشداری بکەن بە ماوەی 3 ڕۆژ لە وڵاتی ئیمارات و توانیمان ئێمە ئاستێکی زۆر جوان دیار بکەین کە ئاستی زانستی قوتابیمان و هەروەها ڕەوشەنبیری گەنجی کوردستان. جێگای شانازیە کە ئێمە بەشداریمان کرد لە ژێر ئاڵای کوردستان و ئاڵای کوردستان لەوێ هاتە دانان وەکو وڵاتی دی جیهان زۆر دڵمان پێخۆش بوو، جگە لەوەش کە ئێمە تیمێکی ئافرەتان بوو وەوەش بوو نمونەک یان دەرفەتە کە ئێمە وێنێکی زۆر جوان بۆ ئافرەتی کوردستان لەوێ دیار بکەین و ئەوان ئاشنا بکەین لەگەڵ کەلتور و هەروەها ژیانی خۆمان پێکەوە ژیان لە کوردستان. ئەمەش خاڵی زۆر گرنگ بوو، بوو ئەزمونێکی زۆر باش بۆ ئەم قوتابیە کە سوود لەو پێشبڕکێیە وەربگرن کە وڵاتی خۆیان بناسن بە خەڵک. زۆر کەس هاتن داوای ئاڵای کوردستان لە ئێمە کردن، دوای بوو نمونە ئێمە باسی مێژووی کوردستانمان کرد، باسی سیستەمی پەروەردەیی لەوێمان کرد، ئەوە هەموو سەرکەوتن بوو بۆ ئێمە یعنی وەکو تیمی کوردستان و لە ئاهەنگی کۆتایی هەروەهاش پێشوازی لەمان کرا و بەشدار بوون لەوێ و توانیمان یعنی ئەم پێشبڕکێیە بە سەرکەوتەوەی کۆتایی پێبینین و زۆر سوپاس. من ئاستی سێمە مەدەستهێنا لەم تەحەدی القراءة العربي کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بوو. من بەشداریم کرد لەم تەحەدیە شتی زۆر فێر بووم دەربارەی کلتورە جیاوازەکان، دەربارەی خوێندنەوە و لەبەری مسابقة شهر بعربي وأمنيت هندك بعربي بلم. أريد أن أشكر سمو الشيخ محمد بن راشد آل مكتوم لإنشاء هذه المسابقة وهذا التحدي لكي يقوم بتشجيع وتحفيز جميع الطلاب وجميع الأطفال والشباب من جميع أنحاء العالم وتحفيزهم على القراءة، وليس فقط القراءة بل على نمو مواهبهم وجعلهم أبطالا بحقهم. والرسالة الأخيرة لكل من يشاهد أن تقرأوا، فبالقراءة لا يوجد باب يستحيل فتحه.
شكرا لكم. ڕاستی هەستم زۆر خۆش بوو کاتوانی منافسەی وڵاتە عەرەبیەکان بکەم کە ئەوان زمانی دایکیان عەرەبیە بەڵام ئێمە زمانی دایکمان عەرەبی نیە، زمانی دایکمان کوردیە، بەڵام توانیمان کوردستان سەربەرزکەین و کوردستان بە شێوەیەکی زۆر جوان پێشکەشکەین لە دووبەی و توانیمان منافسەیەکی زۆر بەقووت بکەین لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە، توانیمان ئاستێکی زۆر بەرز بەدەست بێنین. سپاس بۆخوا و زۆر سپاس دەکەم. طبعا ئەم بەشداریکردنە کە بۆ یەکەم جارە قوتابیانمان لە پشتبڕکێیەکی نێودەوڵەتی بەشداری دەکەن بۆ خوێندنەوەی عەرەبی، بەشداریکردنێکی متەواضعانە بوو لە ڕووی ژمارەی قوتابیان، بەڵام بە ئەنجامی گەورەوە گەڕانەوە هەر هەمویان مدالای زێڕیان بەدەستێنا کە بۆ ئێمە مای شانازین و جێگای سەربەرزی ئێمن و لە هەمووی گرنگتر توانیان ئاڵای کوردستان لە تەک ئاڵاکانی تری جیهان لەوێ بەرز بکەنەوە و پێگە و شوێنی کوردستان پێشانی خەڵکانی تر بدەن. طبعا وەزارەتی پەروەردە پاڵپشتی قوتابیان دەکاتن لە بەشداریکردن لەم جۆرە پێشبڕکێیانە، نەکرد لە ڕووی زمانەوانی بەڵکو لە ڕووی ئۆلۆمپیاتی زانستیش بەرنامەمان هەیە کە لە داهاتوودا قوتابیانمان بە شێوەیەکی کاریگەر بەشداری بکەن و ئەمەش نیشانەی ئەوەیە کە قوتابخانەکانمان ئەدایەکی باشیان هەیە کە مامۆستاکانمان سیستەمی پەروەردەی ئێمە تاکو ئێستا دەتوانێت بەرهەمی باش بەدەست بهێنێ و بەڕاستیش ئەم قوتابیانە ئەگەر ئامادەکاریەکی باشتریان کردووە ڕەنگە ئەنجامی زۆر لەوەش گەورەتریان بەدەستێناوە، چونکە بەڕاستی توانا و شیانی زۆر بەرزیان هەیە. ئەمانە کورد زمانن بەڵام لە نێو عەرەب زمانەکاندا توانیان لە زمانی ئەوان ئەدایەکی باشتر پێشکەش بکەن کە بەڕاستی بۆ ئێمە جێگەی دڵخۆشی و مای سەربەرزی ئێمەیە. ئێمە وەک وەزارەتی پەروەردە هەمیشە بایەخ بە هەموو زمانەکان دەدەین، لە تەک زمانی شیرینی کوردی، زمانی عەرەبی، زمانی ئینگلیزی، زمانەکانی تری ئەو نەتەوانەی کە لەگەڵ ئێمە دەژین، تورکمانی، سریانی، بەڵام وەک باسم کرد گرنگیان پێشبڕکێیە نەک تەنها زمانە، بەڵام ئەوەی کە پێشان دەدا کە تاکی کوردی، تاکی بەرهەمی سیستەمی پەروەردەی خۆمان دەتوانێت حزوری هەبێ و دەتوانێت ئەدایەکی باشی هەبێ و دەتوانێت ئەو شتانەی کە فێر بووە بە شێوەیەکی باش پێشانی خەڵکانی تریش بداتەوە.